سپاس و پێزانینی خۆم و حکوومەتی هەرێمی کوردستان و هی خەڵکی سلەیمانی بگەێنم بە برای خۆشەویستم کاک ئاسۆ کە بۆ ماوەی 6 ساڵەوە بزانم ئەم ئەرکە قورسەی پێشپێدرا بوو کە لەو ماوەیە توانی هەیبەت بگەڕێنێتەوە بۆ پۆلیس، توانی چاکسازی باش ئەنجام بدات لە ناو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلەیمانی. لە قۆناغێکی زۆر سەختە ئەم بەسوولەتەی پێشپێدرا و سەری منی بەرز کردەوە بە ئیشەکانی و هاتم لێرە دەستخۆشی لێ بکەم، سوپاس و پێزانینی خۆمی پێشکەشکەم و لە هەمان کاتیشە پیرۆزبایی لە کاک دکتۆر ئارامیش بکەین کە ئەم ئەرکە گەورەی پێشپێدراوە. دڵنیام چۆن متمانەمان بە کاک ئاسۆ هەبوو بە هەمان شێوە متمانەمان بە جەنابەت هەیە. دڵنیام ئیشەکانت هەروەکو چۆن جەنابەت کەسێکی تێکۆشەری خەباتت کردووە لە ناو ئەم سلکەیە بوویتە ئەرکێکی تازە نییە بۆت سەرکەوتۆبی لە ئیشەکاندا. بۆیە بەڕاستی فرسەتێک بوو بۆ ئەوەی دەستخۆشی لە هەردووەم برا بەڕێزانە بکەم و پشتیوانیانە بین لە ئیشە تازەکەی کاکاسۆ و لە ئیشە تازەکەی کاکە دکتۆر. ئەم گۆڕانکاریانە بەڕێوەبەرایەتەکانی دیکەی سنووری پارێزەی سلێمانی دەگرێتەوە؟ بەڵێ بە تاکید گۆڕانکاری لە پۆستە حکومیەکان بەشێکە لە زیندوو هێشتەوەی حکوومەت. گۆڕانکاری شتێکی ئاساییە، بۆیە بە تاکید بەڕێوەبەرایەتی تریش هەیە، پۆستی تریش هەیە، هی مەدەنی هی ئەمنی کە ڕەنگە گۆڕانکاری تیا بکرێن شتێکی زۆر ئاساییە و بەشێکە لە گەشەکردن و گەشەپێدانی ئەرک و واجباتمان لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەماش پرسیاری بکەن. کاقوات سلێمانی یەکێکە لە شارە ئارامەکانی هەرێمی کوردستان. چیتان هەیە لەسەر ئەوەی کە بە هەوڵ و هیمەتی هەم برایانی پۆلیس هەم ئاسایشی سلێمانی ئەم ئارامیەی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان هاتوۆتە هەر؟ بەڵێ ئەگەر لە بیرتان بێ 6 ساڵ لەمەوە پێش شەوان تەقە ئەبوو، شەوان نائارامی هەبوو لە ناو شار، فەوزایەک هەبوو بە ئەو پەیوەندیەی کە دروست بووە لە ناو خێزانە ئەمنیەکەی کە لێرەیە پۆلیس، ئاسایش، ئۆپەراسیۆن، دژە تێرۆر، کۆماندۆ، ئەم هێزانەی کە لێرەن توانیویانە تەنزیقێکی باش بکەن و ئێستا خۆتانە بینن جۆبێکی زۆر ئارامتر هەیە. شار و شارۆچکە کامان ئارامترن، هاوڵاتیان هەست بە ئارامەیەکی زیاترەکەن. پێم وایە پاراستنی سەر و ماڵی خەڵک تەنها ئیشی پۆلیس نییە، ئیشی تەواوی ئەو خێزانە ئەمنیەیە کە پێکەوە کاریان کردەوە کە پێکەوەش کارەکەن. باشە کاک قوبات لەبەرەوەی کە لە بەڕێوەبەرایەتی تابەت بە ئەمنیت پرسیاری موچەی هێزانەکانت لێ دەکەم. ماوەی 2 مانگ دەبێت کە گرفت لە ناردنی موچەی هێزانەکان هەیە لە بەغداد. ئەم گرفتە چی بەسەرهاتووە تا چەند کارکراوە بۆ چارەسەرکردنی؟ ئێمە کارمان کردووە بۆ چارەسەرکردنی. ئێمە لە شانەکانی پێشووتر گەیشت بووینە تەفاهومێک لەگەڵ برادران لە حکوومەتی فێدرالی لەسەر ئالێتی ناردنی ناوەکان بۆ وەزارەتی مالیە بێت بە شێوازی کۆد بێت. ئەوە ڕێککەوت بووین لەسەری، بۆیە پێم وایە لای ئێمەوە ئەم مەوزوعە حەسم کراوە و حەل کراوە. سپاس بە خێراتنی جەنابی کاقوبات دەکەم کە ئەمڕۆ تشتی پێناتۆ ئێرە بۆ ئەم ئاڵوگۆڕەوە هیوای سەرکەوتنیش بۆ جەنابی دکتۆرە خوازم و بەردەوام ئینشەڵڵا ئێمە تەنسیقمانێ بە یەکەوە، چونکە هەموو وەکو جەنابیان فەرمی لە ناو یەکدام و دەستگای ئەمنیان خێزانێکین و ئەو ئاڵوگۆڕانەیش زۆر کارێکی باشە. هیوادارم سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان بگرێتەوە، چکە کاتی خۆی جەنابی کاقوبات کە ئەمەرکەی بە من سپار 4 ساڵ بوو، ئەو بوو بە 6 ساڵ و شتێکەی تر حەقی خۆیەتی ئاڵوگۆڕ بکرێت. هیوای سەرکەوتن بۆ جەنابی دکتۆر لە لیوای پاراستنی دام و دەستگا نەوتیەکانی سلێمانی وەکو فەرماندەی تۆش قسێکمان بۆ بکە لەسەر ئەو پۆستە نوێی کە وەرەگرتۆ و هاوکاتە و متمانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کاقوبات دەتوێت بەخشێت. زۆر سوپاس بۆ بەڕێستان کە ئامادە بوون، زۆر سوپاس بۆ جەنابی کاقوبات کە لێرە خۆی هاتۆتە ئێرە بۆ هەم بۆ ڕێزلێنان لە جەنابی کاکامی ئاسۆوەک و ئەو ئەرکەی لەمە پێش بەسەری بردووە. ئێمە هیوادارین لە جێی ئەو متمانەی جەنابی کاقوبادا بین لەگەڵ خوشکبرایانمان لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە تایبەت لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی کە کۆمەڵێک ئەفسەر و کارمەندی بە ئەمەک و دڵسۆز و چالاک و ڕێکوپێکی تایە کاری تەواوەکەین بۆ پاراستنی ئەمنیەتی سلێمانی، بۆ پاراستنی ئەمنیەتی ناوچەکە، بۆ هەوڵدان بۆ پاراستنی ئەمنیەتی
سەرجەم هەرێمی کوردستان بە هاماهنگی لەگەڵ هەموو هێزە ئەمنیەکانە شەو ڕۆژە خەینە سەریەک بە دەستێکی کۆڵاین بە هێز و توانای ئەفسەر و کارمەندانمان سەر و سامانی هاوڵاتیانە پارێزین و زۆر سواسی دووبارەیەکەم بۆ جەنابی کاخوا سواسی ئاسۆژەکەم بۆ لەمەوبەر و بۆ ئەو کار و ئەرکە پیرۆزەی کە جێبەجێ کردو ئیشەڵات تەواوکەری کارە جوانەکانی کاگاسۆژە بین لە داهاتووە و سواز بە